میوانداری یەکێک لە میوزیسیانە گەورەکانەکەین کە خزمەتێکی گەورەی بە بواری میوزیکی کوردی کردو مامۆستا فرانسیس داود لە ئێستادا یەکێک لە میلۆدیەکانی کە نوێ دەکرێتەوە بە ناوی سروە کە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1975 قسە باسی زیاتر دەربارەی ئەم بەرهەماکەین لەگەڵ مامۆستا فرانسیس داود کە لە سودی کورسان مەگەزین میوانمانە. مامۆستا گیان بەخێر هاتی بەخێر بێی سەرچاومە. ئەم میلۆدیا گەڕێتەوە بۆ ساڵی 1975 بەڵام لەکەیە تۆمار کرا و لەلایەن کێشەوە ژەنراوە. وڵی وەختی خۆی ئەمە کاتێ من لە هێن بووم لە جامیعە بووم زانکۆی سلێمانی من و کاگەنوەر و لەگەڵ دوانی کە بوون هەروە تەزیینمان کرد بۆ خۆمان یعنی وەکو هەروە ئیتر ئەوە دواییان بەو تیپەی کە دروستم کرد لە چالاکی قوتابخانەکان لەوانش عمەری تیا بوو ئارامی تیا بوو ئەوەی کەوا تەزییلان کردو ئێستا ئێستا هەموو پێشکەوتون و ینی ئاسفێکی ئاسفێکی زۆر چاکن ئەیتەیەکیشان دکتۆرای هێناوە ئەوی کەشان ماسەری هەیە ئەوی کەشان هەر ماسەری هەیە ینی ڕۆشنبیرێکی تەواون هاتن تەکلیفیان لێکردم وتیان ئەگەر تۆ ئەم مۆسیقایەت ئێمە وەکو هین خۆمان وەکو وەفایە بۆ تۆ وەکو هینە بۆ تۆ تەسجیلەکەن وەکو دیاری ئێنەوە بەخۆت وتمەوە بۆ خۆتان چی لێکەن لێکەن ئێتر دوای ماوەیەک هاتن وتیان تەسجیلمان کردو و هەتا هینیشمان کردو ینی وەکو تەسویر ئەوەشمان کردووە خۆی جۆم لەگرت ینی شتێکی باش بوو شتێکی زۆر چاک بوو باش بوو دەستخۆشیم لێکردن و دوایی چون لە تەلەڤیزیۆنەکان چکە هینەکە خۆی کردبووی کوڕێکیان ئارام خۆی هەمووی کردبوو دوایی وازم تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن ئەگەڕێ بیان ناتێ نازانی تر چۆنە نازانمەوان دوای کە هینیان کرد هاتن پیان وتیان شتێکی وایە لەوانێت مقابلەی تۆش بکەنوەمانە و وتم قەچێکە شتێک بێ من بە من بکرێ من نیکەم ئەوەی ترەوە جەنابتان منتان بان کردو بۆ ئێرە و وتم ئەی عومەر ئەوان بۆ نایە ئەوانش بەهات نایە وتی وەڵای شوێن نییە کەسە بێتەوە ئێتۆ خۆ پاس نییە کاکەم پاڵەکە پاس بێتوانین مامۆستا بۆ خۆت بەرهەمەکەت بینیوە دوای ئەوەی کە جارێکی گۆڕانکاریەکی تیا کراوە گۆڕانکاریەکە وەکو شێوەی عەزف وەکو تەکنیک بازە شتی تیاگۆڕاوە چکە ئارام عومەر عاسفێکی زۆر چاکە و زۆر پێشکەوتووە و لە بە تەکنیکی خۆی بازەشتی گۆڕیوە چکە من ئێستاش ئەسڵەکەم ماوە لە ماڵەوە ماومە شتێکی سادە و ساکار بوو کاتە هەر لە زانکۆ لە ژوورێکی ئیدارەکە هینمان کرد هەرێکە ئارەتێکمان گەڕێت تەسجیلمان کرد وێستا من دەستخۆشیان لێکەم شتێکی چاکیان کردووە و هەروەش بەردەوام من زۆر سوپاسانە. مامۆستا میوزیک ڤیدیۆی بۆ کراوە ئەم بەرهەمە ئێستا کاتە تۆ بەرهەمەکەت بە تەواوی بە گۆڕانکاری و باڵێن بە کاتێککە میوزیک ڤیدیۆشی بۆ کراوە هەستی تۆ لەگەڵ بینینی ئەو بەرهەمە و جارێکی تر کە گوێبیستی بوویتەوە و حەزەکەم چیرۆکی پشتی ئەو بەرهەمەش بزانم ئەگەر لەو کاتەیە باڵێن لە ساڵی 1974 خۆت ئاماژت پێکرد بۆ 1975 کە بەرهەمەکەتیا ساڵی 1975 من لە زانکۆ وەکو مەحاضرێوانە بێژ بووم ئەو تەلەبانی کەەوە ئارزووی مۆسیقانەوە هاتم بۆ ئەوێ دەرسمان پێوتن و ئەم شتانە وەی کەەوە ئەو هینیان پەرە پێبن کاگەنوەریش لەوێ بوو قار کوردیش لەوێ بوو شەماڵ سایب لەوێ بوو کەریم کابان لەوێ بوو من و کاگەنوەر دوو ئالەتمانگرت بەدەستەوە و لەگەڵ گۆرانی ئیبراهیم خەیات ئەویش عاسفێکی چاکە باش ئەیتر تەزویرمان کرد و هەروە بە ئاسادەی هەنی نە ستۆدیۆی ویسی و نەشتی ویسی ترە و شتە مایەوە لەلام من وەختی خۆشێر ئەسڵەکەم هەبوو لە ماڵەوە بەبێ ئەو تەزیلە خۆم نووسیبمەوە
فەرقی هەیە تاوان ئێستا جیاوازی هەیە لەگەڵەوەی ئەوانەی کە ئەوان کردویان ئەوان بە تەکنیکی خۆیان بەعزە شتیان کردووە و من بۆی کە خۆم بۆ چوونی من بە شتێکی کە کرد بە نوعێکی کە کردومە ینی بەس هەر چوارینەیە چوار ئالەتە تۆ جەنابە بینیوتە؟ بەڵێ بەرهەمەکەم بینیوە یەکێکە لە بەرهەمە زۆر جوانەکان پێم وابێ ڤیدیۆکەش حازرە ئەتوانین سەیری بکەین. بەڵێ مامۆستا بەرهەمەکەمان بینی ئەمە چەندەم جار ئەم بەرهەمان بینیتەوە؟ ئەمە دووەم جارە. مامۆستا ئەمەوێ جیاوازیەک بکەین ئەو کاتێک کە تۆ خەریکی مۆزیک بووی بە دوای زانیاریەکانە گەڕان بگومان ئەو ساڵانە پێم وابێ ئێوە بۆ بەدەستخستنی زانیاری زۆر جار ئەچوونە شارێکی تر بۆ ئەوی کە وەڵامی پرسیارەکانتان دەست بکەوێ. ئێستا شتەکان زۆر جیاوازی هەیە. ئەگەر بەراوردێک بکەین بە جیلی ئێوە لەگەڵ ئەم جیلەی ئێستا لە ڕووی تێگەیشتن و فێربوونەوە تۆ چۆن جیاوازیەکاکەی؟ وڵاتر هەموو شتێک و لە عەسری خۆیە. ئێستا مەسەلە ئەم شتە لێرە ئەگەر لە ساڵی 75 بکرایە پێش ئەوە بکرایە شتێکی زۆر یانی دەرکەوتووە بوو. بەڵام ئێستا هەموو عازفەکان چونکە دراسیان کردو هاتوونەتە دەوراتی مۆسیقا و ئەمانە و مامۆستایان هەبووە ئەوەش هەر فەرقەکە. بەڵام هیوا هەیە نە مەعهەدی دیوە نە مامۆستاشی هەیە لە خۆیەوە مەسەلە فێرە بێ بەڵام وەکو ئومیەک وایە ئومی کەوا لە مەکتەب نییە هیچی نەخوێنەوە لەوانە دەرەچێت ئیتر نە پێشەکەوێ لە شوێنی خۆی ئەوەستێت. ئەوەی کە جەنابی شووتە ئێمە بالفعل وا بووین ئێمە مامۆستامان کەم بوو ئەگەر شتێک هەبووە ئەچوین لە بەغا وەرمانەگرت. سە پرسیارێک لای ئێمە دروست بوو بۆ پرسیارێکی مۆسیقی یەکێکمان ئەچوو بۆ بەغا هەست کامێکمان بووە ئەچوو لێ پرسیارێک کرد بە مامۆستاکانی ئەوێ مامۆستای چاشی لێ بوو پرسیارەکە ئێنە و بە ئێمە ئێوت من پێمە وتنیا ئەو پێوتین شتەکە نمانەهێش بە سەرمانە بڕۆ. بەڵام ئێستا شتەکان لەبەردەستیایەتی ئەو وەختە بەس لە بەغا مەعهەدی فنون هەبوو پەیمانگەی هونەرە جوانەکان ستۆدیۆکان هەر کاتێک تۆ میلۆدیەکەت هەبوویان بەرهەمێکت هەبووە ئەوتوانی لە ستودیۆ تۆماری بکەیت؟ لە تیپی مۆسیقای سلێمانی هەمان بوو و کاگەنوەر
سەرپەرشتیە کرد کاگەنۆری زۆر زیرەکە لە شتانە یعنی هیچی وامان نەبوو بەڵام ئەو شتی باشیەکە ئێستا و تەجیلاتانی کەوا کراوە لە حەفتاکان تیفی مۆسیقای سینەما ئێستاش خەڵک گوێی لێگرێ بۆ چونکە شتەکانی پاک بوو باش بوو لەحنەکانیشی هەروە دراسە کرابوو هینکرابوو لیژنەی فەنی هەبوو فاسی گۆرانەکانمانە کرد ئەنجا ئەمان نابات تەجیلات و تەجیلمانە کرد جاری وا هەبوو گۆرانێک کە هات هینیش کرابوو ینی موافقەتیشی بۆ کرا بەڵام لە کاتی تەجیلەکە شتێکمان بیرەکەوتۆمانونە ئەم گۆرانیە لە شتێکی فارسیە چێ یا لە تورکیە چێ یا عەرەبی یەکسەر ڕەتمانە کرد ئەو تەجیلەمان ناکرد تا چاکیە کرد ئەو زەلامە ئیتر گۆرانی بێژەکە بووە یا خۆمان چاکمانە کرد و ئەمان نایەوە ئەمانم بۆ شێوە بیڵێ مامۆستا چەند بەرهەمت هەیە یان چ بەرهەمێکی ترت هەیە کە تا ئێستا دەستت لێنەیە و هەڵت گرتووە بۆ کاتی خۆی زۆرم هەیە لەوانە زۆرم هەیە بەس من ئێستا تقریبەن خەریکی هێنم شتێکی کلاسیکی سیمفۆنیا توشتیوە ئێستا من زیاتر حەزم لەو شتانە گۆرانی زۆر کەم بۆ یەسم بەڵام گۆرانەکانیشمان هەر وەختی خۆی کە کراوە ئەویش هەر سەدای خۆی هەبوو ناوبانگی خۆی هەبوو شتی هەبووە ئیتر هەر جاری ئینسان خەریکی شتێکە بێ ئەی شەر نییە تۆ هەر تا هەتایە تۆ هەر لەحن بۆ گۆرانیەکدانی جاریوە خەریکی مۆسیقا هەبی بەبێ گۆرانی خەریکی کۆراڵێکە بی خەریکی تەدریبی تەلەبە ئەبی مەسەل لە ڕایەنانی پێەکەیت یان نووسین بالفعل یان نووسینیش هاینە شتە چکە مۆسیقا شتی زۆر لێکوێتەوە یعنی ئەمە تەوزیع ئەمە لەحنە ئەمە ئامادەکردنە ئەمە سۆڵفێجە ئەمە ئۆپێرایە ئەمە کۆڕاڵە ئەمانە هەمووی لە زمانی مۆسیقا هەتا فێرکردنی مناڵیش یاهی گەورەش هەر لە زمانی مۆسیقا یعنی ئەو شتێکە ئەرکێکە لەسەر مۆسیقا تەمەەن درێژ بی مامۆستاگیان سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ من بووی مامۆستای گەورە مامۆستا فرانسیس داوت زۆر سپاس دەکەم.